So we won't leave. مونا کورد ئەو کچەلاوەی لە چەند مانگی ڕابردوودا بەهۆی ئازایەتیەکەی لە ڕوبەڕووبوونەوەی داگیرکەرانی ئیسرائیل ناوبانگی بڵاو بووەوە. لە ئێستادا خۆی و محەممەدی برای یەکێکن لەو 100 کەسایەتیە بەهێزەی لەلایەن گۆڤاری تایمی ئەمریکیەوە وەک کاریگەرترین کەسایەتی ساڵی 2021 دیاری کراون. مونا کورد ڕۆژنامەنووس و چالاکێکی تەمەن 23 ساڵە کە بەشی ڕاگەیاندنی لە زانکۆی بیریزیتی قودس خوێندووە و سەرچاوەکان باز لەوە دەکەن کە بنەچەی مونا بۆ نەتەوەی کورد دەگەڕێتەوە. ئەو لەگەڵ خێزانەکەی و 27 خێزانی دیکە لە گەڕەکی شێخ جەڕاح نیشتەجێن و بەهۆی بەرەنگاربوونەوەی داگیرکەرانی ئیسرائیلی لە کاتی چۆڵکردنی گەڕەکەکەیان بە مەبەستی داگیرکردن و نیشتەجێکردنی جوولەکەکان لەو گەڕەکە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ناوبانگی پەیدا کرد و توانی کێشەی گەڕەکەکەیان بە تەواوی جیهان ئاشنا بکات. You are stealing my house. And if I don't steal it, someone else is going to steal it. هەروەها محەممەدی برای مونا کورد نووسەر و شاعیرێکی فەڵەستینیە کە بەر لە گەڕانەوەی بۆ قودس بە مەبەستی ڕێگری لە چۆڵکردنی زۆرە ملەی گەڕەکەکەیان لەلایەن ئیسرائیلەوە لا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرقاڵی خوێندنی ماستەر بووە. نیوەی ماڵەکەی مونا کورد لە گەڕەکی شێخ جەڕاح لە ساڵی 2009 لەلایەن دادگای ئیسرائیلەوە دراوە بە ژمارەیەک جوولەکە و دادگا مافی بەناوکردن و خاوەنداریەتی خانوەکانیشی لەو فەڵەستینیانە زەوت کردووە کە نیشتەجێی گەڕەکەکەن. مونا لە مانگی حوزەیرانی ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ئیسرائیلەوە بە تۆمەتی تێکدانی ئاسایش دەستگیر کراو بەهۆی ڕوبەڕووبوونەوەی ئازایانەی لەگەڵ ئەو هێزانە لە ماوەیەکی کەمدا ناوبانگی گەیشتە جیهان و لە چەند کاتژمێرێکدا زۆرترین گەڕان بۆ ناوەکەی لە تۆڕی ئینتەرنێت کرا. دوجار 15 ئەم مانگە مونا کورد و براکەی توانیان جێی خۆیان لا لیستی ناوی ئەو 100 کەسەدا بکەنەوە کە گۆڤاری تایمی ئەمریکی وەک کاریگەرترین کەسایەتیەکانی ساڵ دەستنیشانی کردوون.